دوا گفتگوی ئەمڕۆمان گفتگۆکەین لەسەر ئەم دوو کتێبەی کە بەدەستمەوەیە هەردووکی وەرگێڕانی زۆر بەڕێز کاک خەڵکەوت عەبدوڵڵایە نووسەر و وەرگێڕ و ڕووناکبیر ئێستا لەلامان ئامادەیە گفتگۆکەین لەسەر ناوەڕۆکی کتێبەکان کاک خەڵکەوت بەخێر بێی سەرچاو بەیانی باش بەخێر بێی کاتمان کەم ماوە تۆزە بە خێرایی باز لە کتێبەکان بکەین با سەرەتاوە کۆڵە بە خانمان لە پێشەوە بنەم نووسەرە خانمە زۆر گەنجە ئەسیر عەبدوڵڵا نەشمی ئەگەر باسێکم لەم کتێبە بۆ بکەی لە ڕاستیدا ئەسیر عەبدوڵڵا یەکێکە لە ڕۆمان نووسەکانی وڵاتی سعودیە لە ساڵی 1984 لەدایک بووە ئەم ڕۆمانەی بایەخ بە کێشەیەک دەکا کە لەلای ئێمەش ژمارەی توشبوانی زۆر بووە ئەویش ئەو کەسانەیە کە تووشی ئۆتیزم بوون کە کەسانێک کە تووشی ئۆتیزم دەبن تووشی جۆرێ لە کێشەی تەندروستی دەبن تووشی کێشەی پەیوەندی کۆمەڵایەتی و دەرونی دەبن و ئەو نووسەرە لە ڕێگەی پاڵەوانی ئەم ڕۆمانەوە کە ناوی سنیانە دایکێکی ڕووناکبیری هەیە دایکی مامۆستای جامیعەیە لە ئەمریکا خوێندوێتی وشیارەیەکی هەیە سەبارەت بە ئەو جۆرە نەخۆشیانی کە دەشێ تووشی گەنج ببێ و ئەم دایکە قوربانیەکی زۆرەدا بۆ ئەوەی ئەم گەنجە هەم لە منداڵیەوە تا گەورە دەبێت لەو تەنیایی خۆی دەرباز بکە و تێبگە کێشەکەی چییە لە واقعدا ئایا ئەمە نەخۆشیە ئایا ئەمە ئۆتیزمە چکاوەی ئەو ئۆتیزمی تەواو نییە جۆرێکە لە ئۆتیزم ئەسپەرگەری پێدەوترێ کە ئەمە لە ڕووی فیزیۆلۆژیەوە و لە ڕووی دەرونیەوە کەمتر کاریگەری بەهێزی ئۆتیزمی لەسرە بەڵام لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیەوە پەیوەندی کۆمەڵایەتی لاوازی هەیە زۆر باشە ناوەڕۆکی چیرۆکەکە ڕۆمانەکە لەگرین بۆ خوێنەر بۆی کە کەسانی خوێندیانە خۆیان چێژی لێوە بگرن ئەم خاتونە زۆر گەنجامە سێم کتێبە تۆ وەرێکیارێکا گەڵکەڵە لە واقعدا ئەم ڕۆمانوسە 6 ڕۆمانی هەیە تێڕوانین لە وڵاتە عەرەبیەکان سەبارەت بەم نووسەرە جیاوازە هەندێک خەڵک بە ڕەشبینی دادەنێن کەسێکە کە مرۆڤ تووشی خەمباری و خەمۆکی و ڕەشبینی دەکا هەندێکی دیکە ژەڵێن نەخێرەمە بە واقعی لە کێشەکانی کۆمەڵگە دەڕوانیە بۆیە بایەخی پێدەدرێ من بۆ خۆم بۆ بایەخم بەمەدا دەشێ لە بواری ئۆتیزم یا خۆشەویستی ئەو دوو ڕۆمانی یەکەم کە یەکێکیان بە ناوی لە ڕادە بەدەر خۆشەویستی ئەوی تریان بریتی بوو با لێبوردەبی ئەم سیانە لە ڕوانگەی کەسێکی لە ڕووی کولتوری نزیک لە ئێمەوە لە کوردستان باسی ئەو کێشانە دەکات نەک کەسێکە لە وڵاتێکی خۆراوایی بێ کە کێشەکانیان خوێندنەوەیان بۆ ئەو کێشانە جیاوازە لە ئێمە بۆیە من هی ئەم خانمەم وەرگێڕاوە ئێستش بە تەمام ڕۆمانێکی تری هەیە کە بە ناوی تاریکی یادە کە باسی کێشەی پیاوێک دەکا کە لەژێر زوڵمی دایکێکی بێخۆشەویستی و باوکێکی تونند و تیژە و چۆن ئەمە ڕنگدانەوەی لە ژیانی هاوسەرگیریە دەبێ و ئەو کارەساتە چۆن جارێکتە دووبارە ئابێتەوە زۆر باشە یەکێکتر لەو کتێبانەی کە لەوەردەستمانە هی نووسەری دیار کرێ بڵین فێلسوفی دیار ڕووناکبیری زۆر دیاری عەرەب عەلی حەربە ئەمە چەندم کتێبێتی تۆ وەرگێڕێکا گەڵ ئەمە پێنجەمین کتێبم ئەوە تەمام هەموو کارەکانی لە واقعدا وەرگێڕم وردە وردە کارەکانی بەڕاستی یەکەم ئەم بیریارە بیرارێکی بە هەڵوەشان دنەوە خوازە و کەسێکە جیاواز لە فەیلسوفەکانی دیکەی عەرەب بیر دەکاتەوە و تێڕوانینێکی گەورەی بەرامبەر بە فکر و تێڕوانین هەیە ئەم لە ئیشی لەسەر دەق کردووە ئیشی لەسەر حەقیقەت کردووە و ئیشی لەسەر سێ کوچکەی سیاسەت و ئیسلام و لەگەڵ ڕووناکبیر کردووە کە ئەمانە بە سێ کوچکەی کێشەی ناو کۆمەڵگەدادەنێ ئەم کتێبەیان کە بڵێن تەواوکەری کتێبەکانی ترێتی لە کۆتایی ساڵی 22 دەرچووە باسیەوە دەکات کێشەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی لە واقعدا مرۆڤ خۆیەتی و لە سێ ڕەهەندەوە سەیری ئەمە دەکات یەکەم ئەڵێ مرۆڤ لە پەیوەندیە لەگەڵ مرۆڤەکانی دیکە ئەڵێ گە دیقەت بدەین بەراورد بە 40-50 ساڵ لەمەوە پێش مرۆڤ لە پەیوەندی لەگەڵ بەرامبەریا تونند و تیژتر بووە و تاگڕەهەنتر بووە و زیاتر باوەڕی بە ئەو تێڕوانینەی خۆی هەیە و ڕەتکردنەوەی بەرامبەر ئەکاتە فەلسەفە لە ژیاندا و ئەم هەموو کارەساتەی دروست کردووە کە لە جیهانە ئیمڕۆ ئێمە ئەیبینین کە من حەقیقەتم تۆ حەقیقەتنی
حقیقت بە تاقی تەنیا لە لای منت لە لای تۆ نییە و ئەمە ڕنگدانەوەی لە کۆمەڵگەی ئێمەشا هەیە بە زەقترینی ئیمڕۆ ئەیبینین لە ناکۆکیە سیاسیەکان باشە بۆدی دووهەمی ببوورە بۆدی دووەمی لە پەیوەندیایە لەگەڵ سروشت ئەڵێ مرۆڤ لە پەیوەندی لەگەڵ سروشت دڕندەیە و ئەم مرۆڤەوای کردووە لە نەتیجەی بەکارهێنانی سروشت بەو شێوازەی دڕندانەی کە هەیەی تووشی بە بیابان بوون بووین تووشی پیسبوونی ژینگە بووین و تووشی کەمبوونەوەی سەرچاوەکانی سامانەکان بووین کە مرۆڤ پێویستە سوودیان لێ وەرگێ و جۆری سێهەمی بریتە لە پەیوەندی لەگەڵ چەمک و بەهاکانە ئەڵێ مرۆڤ بۆ خۆی ئیدعای زۆر بیر و ڕای گەورە دەکا وەکو ئازادی وەکو دیموکراسی وەکو مافی مرۆڤ بەڵام ئەوەی بەر لە هەر کەسێک ئەمانە پێشێل دەکا دەخاتە ژێرپێوە مرۆڤ بۆ خۆیەتی و مرۆڤ بۆ خۆی ئەم چەمکانە ئەخاتە ژێرپێ و لە واقعی عملیە بەکاری ناهێنێ تا چەندە باسی پوچگەراییەکە لەم ڕۆدا لە جیهاندا لە کۆمەڵگەکاندا لە واقعدا ینی یەکێک لەو مەسەلانی کە ئیشی لەسەر دەکا مەسەلەی پوچگەراییە و مرۆڤ چۆن بەهاکانی بە تەواوەتی لە دەستداوە و لێرەدا لەسەر سێ ئاست ئیشەکە ئەڵێ لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان ئەگەر ئێمە دیقەت بدەین بەراورد بە چەندین ساڵی لەوە بەر زۆر هاتوینەتە دواوە و زۆر کۆمەلگاکانمان بەرەو عەشایر بوون بەها کۆنەکان بەها قەبیلەی خێڵێکیەکان ئەڵێ بۆ ئەوە گەڕاوینەتەوە ئەڵێ لەسەر ئاستی جیهان ئەگەر دیقەت بدەین تەماشاکەین مەسەلەی کۆچکردن بۆتە دیاردەیەکی گەورە و ئەم دیاردەیە چی دروست کردووە ئەوەی دروست کردووە کە بزوتنەوەی ڕەگەزپەرستی لە بەرامبەر خەڵکانی دەرەوەی ئەوروپا بەهێز بووە تەماشا دەکەین ئەم هەموو شاڵاوی کۆچکردنە بۆ ئەوروپا چ کاریگەریە بۆ خاڵی سێم ئیش لەسەر کۆرۆنا دەکا ئەڵێ چۆن کۆرۆنا ئەوەی پێی دەوترێ گەڵای عەورەی ئێمەی ئاشکرا کرد و دەری خرد چەند ئێمە قین لە دڵین و چەند ئێمە توندوتیژین و چەند بەهاکانمان فشۆڵە چونکە بزەبت لە کاتی کۆرۆنایە دەرکەو کە مرۆڤ چییە و دەرکە و زاناکان بۆ خۆیان لە مامەڵەکردن لەگەڵ ئەو نەخۆشیە چۆنەوە حکوومەتەکان چۆن مامەڵیان لەگەڵ کۆرۆنایە کرد زۆر خۆپەرستانە مامەڵی زۆر خۆپەرستانە و زۆر ڕەگەزپەرستانەش نەکرد خۆپەرستانە عەلی حەرب گرنگی عەلی حەرب لەوەدایە کە چاوی ئێمە بۆ چەند حەقیقەتێک دەکاتەوە کە فەیلسوفەکانی تر نایکەنەوە عەلی حەرب دەڵێ بە تاقی تەنیا یەک حەقیقەت لە دنیایە نییە حەقیقەتەکان هەمە ڕەنگن و ناکرێ بە یەک خوێندنەوەی بۆ بکرێ خاڵێکی تر ئەڵێ دەق یەک دەق نییە ئەگەر ئێمە دیقەت بدەین ئیسلامیەکان باوەڕیان بە یەک دەقبوون هەیە دەقی قورئانە یا هەموو دینەکانی تر ئایدۆلۆژیەکان باوەڕیان بە یەک دەقی هەیە عەلی حەرب دەڵێ ئەو سەردەمە نەماوە کە ئێمە بڵێ تاقە دەقێک ئەتوانێ ئیش لەسەرەوە کاکاتی وهاتۆ هەموو دەقەکان دەست لە ملانی یەکتر بن و بە یەکەوە گەشە بە ڕەوتی مرۆڤایەتی بدەن و بچنە پێشەوە عەلی حەرب دەڵێ ئێمە سێ کارەسات سێ کوچکەمانەیە کە کارەسات لە کۆمەڵگەکانی ئێمەدا دروست دەکەن یەک کەسانی ئیسلامی ینی ئیسلامی بە مەفهومە سیاسیەکەی ئەمانە چۆن عقلێتێکیان لە کۆمەلگایە دروست کردووە کە حقیقت لای ئەوانە بەتەنیا و هەموو حقیقەتەکانی تر درۆیە و داعش ئەێنێتەوە بە نمونە ئەڵێ ئەوە ئەو پەڕی نمونەی ئەو تێڕوانینە ئیسلامە سیاسیەیە کە چ کارەساتێکی لەسەر ئاستی جیهان دروست کرد لایەنی دووەم ئەڵێ سیاسەتمەداران بۆ خۆیان تووشی ئەم نەخۆشی ئیستیفاء ینی ئەم ڕیسپەڕیە بۆ خۆیان بوون کە چۆن ئەم ئەویتر ڕەدەکاتەوە باوەڕیان بەوە نییەکەوە ئێمە بڵێن یەکگرتنێک یاخود لێک نزیک بوونەوەیەکی بنیادنەرانە حقیقت بەشێکی لای تۆیە وەکو هێزێ لای دووهەمە لای سێمە بە یەکەوە چۆن بتوانانی کۆمەڵگە لەسەر ئەساستێکی فرەلایەنی فرەدیدەیی بنیاد بنی و خاڵی سێهەمی دێڵێ ڕووناکبیر ئەوەندەی کە نوخبەویانە بیرەکاتەوە ئەوەندەی خۆی بە سەرچاوی حقیقەتدانێ ئەوەندە خۆی بە فریاد ڕستی کۆمەڵگەدادنێ ینی واتە هەموو چارەسەرەکان لە لای ئەم ڕووناکبیرەیە هەر لەو ڕوانگەیشەوە کتێبی وهمەکانی دەستە درێژی کە من وەرم گێڕا ئەمە لە کۆمەڵگەی ئێمەدا ئەم سێ دیاردەیە ئەگەر دیقەتی بدەین هەرسێکی حزوری هەیە تەماشا دەکەین لەسەر ئاینی ئیسلامی سیاسی لای ئێمە حقیقت لە لای خۆی دەبینێ کە بێنە سەر لایەنی سیاسی تەماشا دەکەین هێزە سیاسەکان یەکتر قبول ناکەن و باوەڕیان بەوە نییە بە یەکەوە ئەتوانن کوردستان بەرنە پێشەوە نەک بە تاقی تەنیا و بە ڕەتکردنەوەی بەرامبەر ڕووناکبیرانیش لە بۆ جیهادی خۆیان دانیشتون لە بریەوەی خەریکی ئەو بەها جوانانە بن لە کۆمەلگایە خەریکی لایەنە نوخبەوی و
نەرجسیەکانی خۆیانە. ڕاستە کاگەڵکەوت کتێبی ئایندی علی حەرب علی حەرب کتێبێکی هەیە کەەوە زۆر گرنگە بە ناوی فکر و حەدەس واتە فکر و لەگەڵ ڕوودا و ئەمە وەختی خۆی بەشی یەکەمی لێ دەرچوویسە بە بەشێکی گەورە دەوری 600 لاپەڕەیە هەموو چاوپێکەوتنەکانی علی حەربە لە ڕۆژی دەست بەکاربوونیەوە هەتاوەکو ساڵی 2001 ئەمە بیانی بۆ گرنگە چونکە تۆ لە ڕێگەی ئەو چاوپێکەوتنانەوە دەتوانی تێبگەی دنیای علی حەرب چۆنە ئاشنای هەموو لایەنە فکرەکانی بی و ئەمە زۆر زۆر گرنگە دەست پێ کردووە من دەستم پێ کردووە ئێستا من دانەیەک لەم ماوەی دەستم بەوە کردووە ئەو کتێبەی کە ئێستا تەواو بووە بۆەوەی ئەمیش بچێتە ژێر چاپەوە بە ناوی فەلسەفەی درۆکردن و هەڵخەڵەتاندنی سیاسی من دای من ئەگەر جەنابە ئاگاداری شەکانی منی ئەو کتێبانی کە وەریەگەڕمە بەزدارە یعنی من لە ڕۆژگارەکەیە چی پێویست بێ بۆ ئەوە وەردەگەڕم بۆ نمونە ئەستیر ئۆتیزم لە کوردستان زۆر بۆیە منەوە ڕۆمانە وەرگێڕا علی حەرب مرۆڤ کارەساتەکانی گەیشتۆ بەکێ بۆیە من ئەوە وەرگێڕا ئێستاش لە کوردستان درۆکردن و هەڵخەڵەتاندنی سیاسی لە ناو نخبەی سیاسی ئێمە و ئەحزابی سیاسی ئێمەیە بۆتە کولتور بۆیە ئەبێ لە ڕووی فەلسەفیەوە لە سوقراتەوە بیگرە هەتا ئەفلاتون و سوقراتا دەگاتە هانە ئارنێت نووسەرێکی دکتۆرانامەی با بڵێن مەسریە مەجدی شەریف ینی ئەم نووسەرە هاتووە ئەمەی لایەن تقریبا 350 لاپەڕەی کتێبێکی وەکو ئەمەدا شی کردوێتەوە ئەمەش بۆ ئەم ڕۆژگارە باشە ئەوم تەواو کردووە تاو بۆ ینی ئەچێتە ژێر چاپەوە لە ماوەیە بەڵام ئەوەی علی حەرب تازە دەسم بە وەرگێڕانی کردووە دەست خۆش بە کاگەڵ سواز بامادەبوونت ماندوو نەبی بەڕاستی پڕ بەرهەمە هەموو کاتەکانت پڕ بەرهەمە سواز بامادەبوونە زۆر سپاس بۆ ئێوەژە و دەرفەتەکان سەرچاو